دادگاه نافدولتی تایبەت بە دۆسیە تەرۆرکردنا ڕەفیق حەریری سەرۆک وەزیرên berê لوبنانê سەرکردەیەکی حیزبوڵای لوبنانی تاوانبار کرد. دادگاه نافدولتی ڕاگەهاند و سەلیم عەیاشیە تەمەن 56 ساڵ بەرپرسێ سەربازیە نەبە میلیشێن حیزبوڵای لوبنانیدا بکوژێ ڕەفیق حەریریە. دادوار دەیڤید ڕێی دەیکورتە بریارەکە دادگەهێدا تەکاس کرد و سەلیم عەیاشی تاوانبارە بە کوشتنا ڕەفیق حەریری و ئەنجامدانێ عێریشە تەرۆریستیە کۆ دە ئەنجامێدا ژبلی ڕەفیق حەریری 21 کەسێ دنجی هات نەکوشتن. پشتی بریارە دادگەها نافدەولەتی دەبێ دۆسێدا میشێل عون سەرۆکێ لوبنانێ ژە ڕۆژنامەیە کۆرێرە دیلا سیرایە ئیتالیرە ڕاگەهاند. ڕێکەوتنەکە لە هەفتێ گەهشتنێ لەگەڵ حیزبوڵای لوبنانی هەیە. هەروەها میشێل عون ئاشکرا کرد و هەردەمەکەی کێشانە بەرا لوبنان و ئیسرائیلدا وەرنە چارەسەرکردن و دەست درێژیان لەشکریان ئیسرائیلێ بۆ سەر لوبنانێ وەرنە ڕاوەستاندن. وی دەمی حیزبوڵای لوبنانی وێچەکەی خوا دەینێ وانچەکان بێ دیاری بدێ ئارتێشە لوبنانی. دەربارەی بریارە دادگەها نافدەولەتی مایک پۆمپیۆ وەزیرە دەرەوەی ئەمریکا گوت و بریارە دادگەهێتە کەسکردنا لەسەر گرنگیە بجیکردنا دادپەروەری و بداوی ئانینە پارێزبەندیە تاوانباران. ئاو چەندیش بۆی گەرانتیکردنا ئاسایش و سەقامگیری و سەروەریە لوبنانێ گەلێک پێویستە. هەروەها مایک پۆمپیۆ ئاماژە بۆی چەندێژیدا بریار ئامانجەوەیە سەرەکی حیزبوڵای لوبنانی و پشتەوانێوێ سەرەکیەک و کۆمارە ئیسلامیە ئێرانیە.